بەناوی خی گەورە سڵاوتەن لێبێت بەڕێزان کێشەی موچە لە نێوان هەرێم و بەغداد بە هەڵپەسێردراوی ماوەتەوە و سەرۆکوەزیرانی عێراقیش ڕای دەگەێنن نازانن داهاتی نەوتی هەرێم چەندە و تاوکو داهاتی نەوت و داهاتەکانی دیکە نەگەڕێنەوە بەغداد بودجە نانێری. ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند داهاتی نەوتی هەرێم لای ئێمە شەفاف نییە و هەرێمی کوردستان پابەندی یاسایی بودجە نەبووە. بۆ قسەکردن لە سەرمپرسە میوانداریێک لە بەڕێزان زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداد و هەروە دکتۆر محەممەدکانی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە هەولێرمان کردووە. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بە پرسە دەدەین. کێشەی موچە لە نێوان عێراق و هەرێم بە هەڵپەسێردراوی ماوەتەوە و سەرۆکوەزیرانی عێراقیش ڕای دەگەێنێت لە ئەسەی بودجەی عێراق پرسی موچە جێگیر کراوە بەڵام هەرێم پابەند نەبووە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند دەبێت ئێمە بزانین داهاتی نەوتی هەرێم و ژمارەی فەرمانبەرانی حەقیقی چەندە تاوەکو ئێستا داهاتی نەوتی هەرێم لای ئێمە شەفاف نییە. سەرۆکوەزیرانی عێراق وتی لە ئەسەی بودجەی عێراق پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم جێگیر کراوە بەڵام هەرێم پابەند نەبووە. لە لایەکی ترەوە زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق داوا دەکات کۆتایی بە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم بهێنرێت و نەکرێتە قوربانی ناکۆکی بەرپرسانی هەرێم و بەغداد. زانا ڕۆستایی ئەوەشەی خستە ڕوو پێویستە لە ئەسەی بودجەی عێراق پرسی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕێکەوتنی لەسەر بکرێت و هیچ لایەک نەتوانێت پێوەی پابەند نەبێت. لە لایەکی ترەوە هۆشیار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق داوا دەکات ئەگەر هەرێمی کوردستان پابەندی ڕێکەوتنی نەبێت لەگەڵ بەغداد لە یاسای بودجە ئەوە جێبەجێ بکرێت هەر پارێزگایەک داهاتی خۆی بۆ بەغداد بدێنێت لە بەرامبەردا بەغداد موچەی پێ بدات. هەوڵاتیانی هەرێمی کوردستان لە قەیرانێکی قوڵی داراییدان و تا ئێستاش لەسەر پرسی موچە هەرێم و بەغداد ڕێکەوتنێکی یەکلاکەرەوەیان ئەنجام نەداوە. دووبارە سڵاوتەن لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچین لای کاک زانا ڕۆستایی کە لە بەغدادەوە لەگەڵمانە کاک زانە زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. سەبارەت بەوەی کە هۆکاری چییە کە تاوەکو ئێستا هەرێم و بەغداد کێشەی موچەی فەرمانبەرانیان یەکلا نەکردوێتەوە. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆم دەرفەتا. وەڵا کێشەی موچە و بودجەی نێوان هەرێم و بەغدا کێشەی ئەم ساڵ نییە، کێشەی لە 2014 ئەم کێشەیە دەستی پێکردووە. بەڵام هەموو ساڵێ لە ئانووساتی گفتوگۆکردن لەسەر یاسای بودجە ئەم بابەتە گەرم ئەبێتەوە و هەوڵ ئەدرێت کە ڕێوشێنی دیکەی بۆ بدۆزێتەوە. ئێمە لە ساڵانی ڕابردوو تایبەتی ساڵی 2016 لە بودجەی 2016 دوای ئەو ڕێکەوتنە نەوتێکە ئەنجامدرا مادەیەک دانرا مادەیەکدا لە یاسای بودجە بە بەرژەوەندی زانرا لە 2015-2016 کە هەرێم و بەغدا ئەگەر هاتوو هەیەشێ لەم دوو لایەنە پابەندی نەکرد بە دەستورەوە بە ئیتفاق نەفتێکەوە بە یاسای بودجەوە هەر کەس لە لای خۆیەوە ئازادەکە لایەکەی تیش پابەند نەبێت. ئەمە والێک درایەوە کە لە بەرژەوەندی هەرێم ئەچکە هەرێم ئەتوانێت ئەو کات نەوتی خۆی بفرۆشێ و داهاتی خۆی پەیدا بکە. بەڵام بە تێپەڕبوونی کات دەرکەوت کە ئەم مادەیە بەڕاستی لە بەرژەوەندی هەرێم نییە. بۆیە ئێستا ئەو بابەتە سەر لە نوێ هاتوۆتە پێش ئێمە پەرلەمانتاران دەمانوێت لە میانەی یاسای بودجە هەوڵ بدەین ڕۆڵی خۆمان ببینین باری قورسی سەرشانی هاوڵاتیان هەرێمی کوردستان و فەرمانبەران سووک بکەین. لەبەرچی ئەم کێشەیە تا ئێستا ماوەتەوە چارەسەر نەکراوە ئەوە تاکە کێشەیەک نییە کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە. ئەمە یەکێکە لە چەندی کێشەی تر کە هەمووی بە هەڵپەسێردراوی ماوەتەوە نازان بۆکەی ڕەنگە لە ئەنجامی کەڵەکەبوونی ئەم کێشانە قەیرانەکان ئالۆستریش ببن و سەر بشێشن بۆ زیانی گەورەتریش کە ڕەنگە لایانی کوردی لایانی هەرێمی کوردستان زیان لێکەوتوی سەرەکی بێت ئەگەر هاتوو کێشەکان بەبێت چارەسەر بێنەوە بە مروری زەمان. زۆر باشە کاک زانەوە کاری چی ینی ئەوە عێراقە نیازی نییە ئەو کێشەی موچەیەک لا بکاتەوە یاخود هەرێمە ینی کێشەکە لەکوێ کە تاکو ئێستا ماوەیەکی زۆرە خەڵکی کوردستان ینی
ومێدیان لەسەرەوەڵچینەوە کە کێشەی دارایی لە نێوان هەرێم و بەغداد چارەسەر بێت هۆکا کەم تەرخەمێکە لە کێوە ئایا بەرپرسانی عێراق و هەرێم کامیان جددینین هۆکارەکەی تاکو ئێستان پرسە بەجددی قسەی لەسەر نەکراوە هەردوو لە کە جوێنێ ڕادەگری ئۆباڵی شکستەکە ئۆباڵی چارەسەر نەکردنەکە دەخەنە سەر لاینی بەرامبەر ئەگەر ئێمە بە عقلەتی بەغدا و حکوومەتەکەی حەیدرئابادی بیرکەینەوە ئەوان دەڵێن هەرێمی کوردستان بەشداری ناکە لە داهاتی گشتی بودجەی عراق لە چی پێک دێ داهاتەکانی بودجەی عراق لە چی پێک دێ زیاتر 185 پێک هاتووە لە فرۆشی نەوت هەرێمی کوردستان نەوتی خۆ نەوتی کەرکوچیش دەفرۆشێ بەڵام دینارێک ناژدارێتەوە بودجەی گشتی بۆی بەشداری بکە لە دروستکردنی داهاتی گشتی عراق تا ئێمە لە بەرامبەردا بتوانین بەشەکەی خۆی پێ بدەین ئەمە قسەی بەرپرسانە لە عێراق و ئەوان دەڵێن ئێمە بۆ بڕنەوتەی کە دەری دەکەین ئەتوانین 15 پارێزگا بەڕێوە بین و ئەتوانین شەڕی داعش بەڕێوە بین و ئەتوانین موچەی فەرمانبەرانیش بدەین هەرێمی کوردستان چ خێرە بە فرۆشتنی ئەو هەموو نەوتە ناتوانێت 3 پارێزگا بەڕێوە با ناتوانێت موچەی فەرمانبەرانەکانی خۆی بدا کە گوێ لە برادرانی خۆمان دەکەین لە هەرێمی کوردستان ئەوانیش ئۆباڵی چارەسەرنەکردنی قەیرانەکە دەخەنە ئەستۆی دابەزینی نرخەکانی نەوت و ئەستۆی ئەوەی کە لە 2014ەوە هەرێم بودجەی بڕاوە و ئەوان کۆمەڵی قەرزیان لەسەر کەڵەکە بۆتەوە و ئەوان لایانی بەرامبەر واتە بەغدا بە هیچ شێوەیەک ڕاستگۆ نەبووە لە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامە لەگەڵیان و هیچ بڕەپارێک نانێرێ بۆ هەرێمی کوردستان ئەوە لە بینی ئەم دوانە ڕاستیەکە لە لای ئێمە و ئەندامانی پەرلەمانی عراق تا ئەندازێک ڕاستیەکانمان بۆ دەرکەوتو لە ڕابردووشەوە دەرکاندومانە کە هەرێمی کوردستانیش بای خۆی کەم تەرخەمی هەیە و بەغداش بای خۆی کەم تەرخەمی هەیە ئێمە ئەتوانین بڵێن بەغدا لە بیانوو دەگەڕا هەرێمی کوردستانیش بیانوەکەی پێشکەش کرد بەغدا لە بیانووە بۆ ئەوەی کە فشار بخاتە سەر هەرێم و کێشە بۆ هەرێم دروستکە و پارە نەداتە هەرێم بەڵام نەدەبوو هەرێمی کوردستان ئەو بیانوە بداتە دەستی بەغدا کەم تەرخەمی بکات لە ئەرکە دەستوریەکانی خۆی لە ئەرکە قانونەکانی خۆی مادەم گرێبەستێکی ئیمزا کردووە یان با ئیمزای نەکردایە یان کە ئیمزای دەکرد بە ڕێکوپێکی وەکو خۆی جێبەجێ کردوایە بۆیە لە ئەنجامی ئەم خلافە سیاسی نێوان بەغدا و هەرێم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەتایبەتی چینی موچەخۆران بوونە سوتەمەنی بوونە قوربانی سەرشیەم کێشەیە بەڵێ سوپاس دەکەین دواتە گەڕێنەوە لای بەڕێز دەگەر بچین لای کاکتۆر محەممەدکیانی کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە کاکتۆ زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بۆ چوونی بەڕێزت چیە کە تاکو ئێستا هەرێم و بەغداد ئەم پرسی موچە کە خەڵک لە قەیرانێکی زۆر سەختدایە ئەم کێشەیە بەلایەکدا ناخەن و یاوە تا ڕێک بکەون یاخۆوە تا بە خەڵکی کوردستان و وڵاتیان ڕابگەێنن کە ڕێک ناکەون لەسەر ئەم پرسە ڕاستی یەک دەمەوێت یەک شت بڵێم ئایا خەڵکی هەرێمی کوردستان دەبێت ڕاستیەکان بزانن یان دەبێت ئێمە پەردەپۆشیان بکەین یان دەبێت چاویان بنووسێنین یا بترسین لە ترسا نەوەک ئیتیهام بکرین هیوادارم من لێرە ڕازگۆ بم لەگەر خەڵکی کورد لەبەرەوەی ڕازگۆیی تەنها وەسیلەیەکە کە ئێمە بتوانین بگەینە نەتیجەیەک بەبێ ڕازگۆیی ئەوی دیکە هەمووی درۆیە من ئەوەندە دەڵێم ئێمە لە 2014 لە پەرلەمانی عێراقا مەسلەی بجاتە گۆڕ مەسلەی ئایا هەرێمی کوردستان پشتگیری ئەو پرۆژەی بودجە دەکایاننا ڕاستی هاوپەیمانی کوردستانی هەمووی متتەفق من لەسەوەی کە پشتگیری پرۆژەی بودجە بکەن ئێمەش کە من یەکێک بم لە ئەندامانی فراکسیۆنی گۆڕان پێمان وترا کە ئێمە پشتگیری هەرێمی کوردستان بکەین هاوپەیمانی کوردستان بکەین لە ئی بودجەیە من ڕەفزم کرد ڕاستی بۆ ڕەفزم کرد من دەمزانی هەرێمی کوردستان دەکەوێت ئەوەی کە بەی بوزە بێت و ئەوەشم بە فراکسیۆنەکەی خۆمان وت و بە سەرکردایەتی خۆشم وت لەبەر ئەوەی ئەندامانی بەسرا ئەندامانی جێیەکانی کە نەفت بەرهەم دەهێنن گلەیان لەوە بوو لە حکومەت کە بۆ دەبێ بودجەی هەرێمی بۆ بودجەی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق بدرێت لە بەشی ئەوان بدرێت
لە کاتێکە هەرێمی کوردستان داهاتی هەیە لە کاتێکە هەرێمی کوردستان نەفتی هەیە بەڕاستی من 3 ڕۆژ بە سەرپێچیم کرد لەوەی کە پابند بم بە قەراری فراکسیۆنێکەمەوە ئەچوومە دانیشتنەکانی پەرلەمان لەبەر ئەوەی من قەناعەتم وابوو کە بودجەی هەرێمی کوردستان دەبردرێت بۆ من یەک شتەرێم دەبێ خەڵکی کوردستان لە من بگا کاو قسەیەکەم کە ئێمە بەشێکین لە عێراقا دەبێ بزانین داهاتی ئێمە مربوطە بە عێراقەوە کە مربوطە بە عێراقەوە چەند بەرهەم دەهێنرێت لێرە لە کوردستانە دەبێ بچێتەوە بودجەی گشتی لەوێ بودجەی گشتی تەوزیعکرێ دابەشەکرێ بەسەر هەرێمەکان و بەسەر پارێزگاکانە بەڵام ئەوەی هەرێم دەیویست بیکە وەکو برین شەلاتیەک دەسەڵاتی هەبێ بڵێ من ئەوەی بەشی خۆمە بۆ خۆمای بم دەبێ بەشیشم بدەیت ئەوە ناکرێت لە بەڕاستی ئەوە ناکرێت لە سیستەمێکە کە بەڕاستی بدەوێت بەشدار بیتکایە من بۆیە بەلایەنی خۆمم گەیاند گوتم ئەو هەڵوێستێکی غەڵەتە نەتیجە ئەگاتە ئەوەی کە بودجەی هەرێمە بردرێ کە بودجەی هەرێم بردرا خەڵک بێ بەشە بێ من 3 ڕۆژ نەچوومەدەوە دوایی بەڕاستی ئەوەیان لێ کردم ڕاستی برێن تهدیدیان کردم کە بە دەرکردن لە فراکسیۆنەکە بۆیە منیش وازم هێنا نەوەک بەڵام ئێستا دەڵم بریا وازم نەهێنا باە لەسەر قەرارەکەی خۆم ڕ مسیر بایم با دەریام کرد بایم لەبەر ئەوەی خەرجی کوردستان بێ بودجە نەدەبا نابێ ببێت ئەوەی مشکلەی ئەساسی ئێمەیە ئەوەیە کە هەرێمی کوردستان داهاتی هەیە دەیە ئەو داهاتە بە ناشەفافی بەڕێوە ببا لەگەڵ ئەوەشە داوای بەشێک بکات لە بودجەی عێراقا ئەو قسەیە زۆر غەڵەتە ئەو قسەیە کە زۆر غەڵەتە دەبێ هەموو کەسێک تێی بگات ئەوەیە کە دەڵێن حکوومەتی مرکزی یان سێنتەر بودجەی هەرێمی بڕیوە نا بودجەی هەرێمی نەبریوە بەو شێوە بە شێوێکی ئەعتیباتی بە شێوێکی بەبێهۆ بودجەی هەرێمی بریوە لەبەرەوەی هەرێم داهاتی هەیە داهاتەکەی نانێرێتەوە بۆ سێنتەر تاکو ئەو داهێتە ببێتە کۆی گشتی داهات ئەو دەم تەوزیع بکرێن ئەوەیە مشکلە ئەساسیەکە ئێمە من ئەگەر بەخۆم من سەرۆکوەزیرانی عێراق بایم بە هەمان شێوە ڕەفتارم دەکرد کە ئێستا سەرۆکوەزیران ڕەفتاری دەکات لەبەر ئەوەی تو مەسئولی لە قوتی هەموو خەڵکی عێراق نەک قوتی هەرێمی کوردستان بۆیە دەبێ هەرێمی کوردستان خۆی بە بەرپرسیار بزانێ ئێرە داهاتێک هەیە ئەو داهاتەی زۆر سپاس کاک دکتۆر دوایی لە هەرێمی کوردستانە ئەو داهاتە هەیە داهاتەکە شەفاف نییە کە داهاتەکە شەفاف نەبێ بۆی خەرکی هەرێمی کوردستان ئایا ئەو داهاتە بارتەقای ئەو داهاتەیە کە لە بودجەی گشتی بۆمان داهاتیاننا ئەگە بارتەقای ئەوەیە بۆ دیار نییە ئەگە بارتەقای ئەوە نییە بۆ هەرێمی کوردستان ئیسرارەکە لەسەر ئەوەی نەفت بفرۆشێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بودجەی هەرێمی کوردستان ببڕێ من ئەوە تێناگەم تێگەیشتەکەی من تەنها ئەوەیە دیارە گەندەڵیەک هەیە دوای یەک نقطەی دیکەش هەیە دەبێ هەموو کەسێک بزانێ بۆ نەفتی هەرێم بە ئارزان دەفرۆشرێت سەیری داتایەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان بکەین کە ئێمە دەبینین داهاتی نەفتی کوردستان هەر بەرمیلێک لە 20 دۆلارەوە تا 15 دۆلار کەمتر دەفرۆشێت لە بازاڕەکان ئەدی ئەو کەمهێنانە لە سعری نەفت لە سعری هەر بەرمیلێک بۆ کوێ دەچێتە زۆر کاک دکتۆر ئەوانە سوالی گەورەنە دەبێت دەسەڵاتێک هەیە لێرە کاک دکتۆر حکوومەتێکی مەسئول هەیە دەبێت جواب بداتەوە فەرموو بەڵێ سەبارەت بەوەی کە ئەمڕۆ عەبادی ئەم شەو چەند سعاتێک لەمەوبەر کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە بوو سەبارەت بەوەی کە وتی هەرێم ئیلتیزامی نەکردووە ینی پێ دوای ئێستا خەتایەکە لە بەغدادەکە بوجەنانیان لە هەرێمەوە ینی ئەگەر لە هەرێمەوەی بۆ چارەسەر ناکرێت
نا من پێما بی ئەو شێوە ئەو مەسەلەی بوجەی هەرێم چارەسەر ناکرێت لەبەر دووهۆ یەک شەفافیەتی تیانە داهاتی هەرێم ناگرێتەوە بۆ بوجێ گشتی ئەوە یەک کە ئەمن ئەوە لەوەشە حەقەدەما سەرۆک وەزیران کە دەبێ براعاتی برین خۆشگوزەرانی هەموو خەڵکێکی عێراق بکات ئەوە لەلایەکەوە لەلایەکی دیکەشەوە ئەوەیە دەسەڵاتی هەرێم بە قەناعەتی من تێوەگلاوە لە عەقدێک لەگە تورکیایە ئەوە یەک دووەمیش ئەوەیە کە لە گەندەلیەکەوە ئەو دوو هۆیە ناتوانێت بەسەریا پازدا بۆ ئەوەی بتوانێت شەفاف بێ بوجە بگەڕێنێتەوە بۆ بوجەی گشتی عێراق لەوێەوە بوجە تەوزیع بکرێ ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە بەڕاستی ناخۆش گوزەرانی و تەنگ و چەلەمەکانی خەڵکی کوردستان لە ملی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە حکوومەتە بێ من پێم وابێ حکوومەتێک نییە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکەیە دەسەڵات فەرقی هەیە لەگە حکوومەتە حکوومەت سیفاتی تایبەتی خۆیە و دەسەڵات تایفەتی خۆیە دەسەڵات دەتواندرێ هی مافیایەک بێ ئی کەسێکی بە قووەت بێ هی دەوڵەتیش بێ هی سیستەمێکیش بێ بەڵام حکومەت وەزائیفی هەیە وەزائیفی ئەوەی کە مەسئولە لە ژیانی خەڵک لە خۆشگوزەرانی خەڵک لە خەدەمات ئەو سیفەتانە لە حکوومەتی هەرێمی کوردستانە نییە ئەوەی پێی ناویان لێنایە حکوومەت لێرە دەسەڵاتێک هەیە دەسەڵاتێکی مافیاویە ئەو دەسەڵاتە مافیاویە چۆن ئەتواندرێت خۆی بگونجێنێت لەگەر شەفافیەتە خۆی بگەنجێنێت لەگەر ئەوەی ئەدرێسی داخوازیەکانی خەڵکی کوردستان بکە ئەوە مەسەلە مهمەکانە ئێمە پێویستە حکوومەتی هەرێم خۆی مەسئول بزانێت لە بەرامبەری خەڵکی کوردستانە خۆشگوزارانەی خەڵکی کوردستان بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر بەڵێ شتی دەوێ چۆنیەتی دابینکردنی داخوازیەکان و خویستەکانی نخبێکی کەم لە دەسەڵاتە بەڵێ سوپاس دەکەین دوات تەیرێنەوە لای بەڕێز کاک زانەگە بگەڕێمەوە لای بەڕێزتان ئەمڕۆ دانیشتنی پەرلەمانی عێراق تایبەت بوو بە بودجە ئەنی بەڕێز داوات کردووە کە مەسلەی بودجە نەکرێتە مزایدەی سیاسی لە نێوان بەرپرسانی هەرێم و بەغداد ئەنی ئەمە کراوەتە بە جۆرێک لە مزایدە و تەنە باجەکەش هاوڵاتیان هەرێمی کوردستان دەیدە بەڵێ وەکو زرامت باس کرد ئەمڕۆ خوێندنەوەی دووەم بۆ یاسای بودجەی ساڵی 2017 ئەنجامدرا دوایەوەی کە لیژنەی دارایی راپۆرتەکەی خۆیان خوێندەوە ئەندامان دەستیان بە دەرخستنی تێبینیەکانیان کرد منیش بەش بە حاڵی خۆم چەند تێبینێکی گرنگم هەبوو لە سیاسای بودجە یەک لەو تێبینیانە پەیوەندی بە بەشی بودجەی هەرێمی کوردستانە بۆ ئەو سەتا حەفدەیە کە هەیە لێچ لە بڕگەکان باس لەو کراوەکە ئەم بەشەی هەرێمی کوردستان کە سەتا حەفدەیە وەزیری دارایی بە ئیزنی سەرۆکی وەزیران ئەبێ بەڕێبکا بۆ هەرێمی کوردستان من ڕەخلەم لەوە گرت کاتێکە بەشە بودجەی هەرێمی کوردستان ئەبەسترێتەوە بە ئیزنی سەرۆکی وەزیران واتەوە بە سیاسیکردنی بودجەیە دەبێت دەسەڵات بدرێتە بەپێی قانون بدرێتە وەزیری دارایی ئەمە بەشی هەرێمی کوردستان و لە کاتی خۆی بڕێ بکرێت ئەمە لەلایەکی تر کە باس لە پابەندی هەرێم و بەغدادەکە لە مادەی دالێشی لە بەرگەکان هەر کاتێک هەرێمی کوردستان پابند نەبوو بە ئیلتیزاماتە دارایی و نەوتیەکانی خۆی ئەوە بەغداش دەتوانێت لە لای خۆیەوە پابند نەبێت من لە مداخلەکەم باسم لەوە کرد کە ئەم یاسایە زاڵمانەیە و بۆتە هۆی ئەوەی کە فەرمانبەران و موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بازی هەڵەی دەسەڵاتدارانی هەرێم بدەن ئێمە پشتگیری لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناکەین کاتێک کە پابند نینە بە یاسا و بە دەستور و بە ئیتفاقیاتی خۆیان باشە هاوڵاتی چ تاوانێکی هەیە موچەخۆر چ تاوانێکی هەیە من ڕووی قسەم کردە ئەندامانی پەرلەمانی عێراق داوام لێکردن پشتیوانی لە خەڵکی هەرێمی کوردستان بکەن خەڵکی هەرێمی کوردستان بە هەڵەی بەرپرسەکانیان سزا نەدەن ئەگەر بە تەمان سزای بدەن با سزای بەرپرسە باڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بدەن حکوومەتی بەغداد دەتوانێت پەساپۆرتیان لەبسێتەوە دەتوانێت مەنعی سەفەریان لێ بکات دەتوانێت دەعوا لەسەر ئیقامە بکات لە مەحاکمی دنیا لە محکەمە ئیتیحادی بەرپرسانی بەغدا با بچن بەرژەوەندە شخصیەکانی خۆیان کۆتایی پێبینن لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆمپانیەکانیان لەگەڵیان هەڵوەشێنەوە بەڵام نێ موچەخۆرانی هەرێمی کوردستان
عقوبە بدەن لە بەرەوەی گوایە حکوومەت هەرێمی کوردستان پابندی بە پابندیەکانی خۆی داوام کرد لە پەرلەمانتاران و پەرلەمانتارەکان زۆر پێیان باش بوو کە ئەم یاسایە ئەم بڕگە یاسایەوەش ئەو سەحیفەیە کە لە فیلمی ڕیسالە هات قوڕیش هەڵیان واسی بە دەرگای کەعبە و گوتیان کەس بۆی نییە مامەڵە لەگەڵ موسڵمانان بکە تا ئیمامی هەمزە چوو وەرەقەکەی دڕاند گوتی ئەم سەحیفەیە زوڵمی تێدایە بۆ خەڵک بەڕاستی ئەم مادە یاساییە ئەم ساڵ نابێت تێپەڕێ لە بەدەستی ئێمە لە یاسای ئەگەر ڕابردوودا وامانزانی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بەڵام دەسەڵاتداران هەرێمی کوردستان لە بەرژەوەندی کۆمپانیەکان و حیزبەکانی خۆیان بەکارهێنا زیانی گەورە بەر فەرمانبەران و موسڵخۆران و هاوڵاتیان و پێشمەرگەکە و ئەمجارە ئێمە قبول ناکەین دەبێت هەرێمی کوردستان پابند بێ و ئەبێ حکوومەتی عێراقیش ناچاری بووجێ هەرێم بنێری و ئەگەر هاتوو پابندی نەبوو لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەوە حکوومەتی ناوەندی کۆمەڵێک لە شوێنی دەستوری و یاسای بەدەستەوەیە با سزای بەرپرسانی هەرێم بدا سزای میلەت نەدا سزای فەرمانبەر و موسڵخۆران نەدا. بەڵێ زۆر باشە بەڵام ئێوەکو پەرلەمانتاران یان ئێستا فراکسیۆنە کوردیەکان هەمووتان یەکدەنگن کە لە یاسای بودجەی 2017 عێراق ئەوە تەسبیت بکرێت کە ئیلتیزام بێت و هەردوو لا پابند کە هیچ لایەک نەتوانێت خۆی لێ بزێتەوە دەتوان وەکو پەرلەمانتارە نەمە بکەن؟ بەڵێ گفتوگۆیەکی باش لە نێوان پەرلەمانتارانی کورد کراوە بە هەموو فراکسیۆنەکانیانەوە هەمومان لەسەر ئەم مەسەلەیە تقریبەن یەکدەنگین کە پێویستە ئەم مادەیە سیفەتی ئیلزامی تێدا بێت نەک ئیختیاری بێ هەرێم بەکەیفی خۆی بێ پابند بێ و بەغداش بەکەیفی خۆی بێ بوجە لەنێرێ بەڵکو هەرێمیش ناچار بکرێکە پابندی دارایی نەوتەکانی جێبەجێ بکە و بەغداش ناچار بێ بەشە بوجەی هەرێم بنێری ئەگەر هاتوو نەینات نابێ بوجە ڕابگرێت ئەبێ ڕێو شوێنی تر بگرێتە بەر نابێ موچەی فەرمانبەران و پێشمەرگە ڕابگرێت ئەبێ ڕێو شوێنی تر بگرێتە ئەو دەوڵەتە حکوومەتە ئەتوانی زۆر ڕێو شوێن بگرێتە بەر ئەمە بیرروبۆسووی هاوبەشە تقریبا زۆربەی پەرلەمانتارانی کورد بە شێوازی جیازیە دەری دەبڕن بەڵام لە چوارچێوە گشتەکەی هەمویان متفقین لەسەر ئەوەی ئەم ساڵ نەهێڵین ئەم مادە قانونیە لە ناو یاسای بوجە بەم شێوە بنووسرێتەوە. بەڵێ دەکرێتەوە ئەوە بە خەڵکی کوردستان بڵێن کە دەتوانن ئاگەری لە سەدا چەندەیە کە بتوان ئەو مادەیە تەسبیت بکەن کە لەسەری ساڵی داهاتوو حکوومەت هەرێم و بەغداد ڕێکەوتی نەوتی بکەن و موچە بۆ هەرێم بێت؟ دەتوانین بڵێن کاریگەرێکی زۆرمان دروست کردووە لەسەر پەرلەمانتار عەرەبەکان کە ئەنجومەی نوێنەرانن و بە شێوەیەکی مەنتیقی و لۆژیکی قسەمان لەگەڵ کردوونە پێمان گەیاندوونە کە خەڵک تاوانی نییە فەرمانبەر تاوانی نییە پێشمەرگە تاوانی نییە خەلەل کێشە هەیە لەبەری دوو دەسەڵاتدا دوو حکوومەت هەیە ئەوان ئەمەیان لێمان قبول کردو بەڵام ئەوانی شوک و ئێمە لە دەرچێشی یاسایی دەگەڕێن چی بکەن بۆ ئەوەی بتوانن پارەی موچەخۆران و فەرمانبەران بنێرن و لە هەمان کاتیش حکوومەت هەرێمیش ناچار بکەن ئیلزام بکەن کە پابند بێت هەمومان لەسەر لەم دەرچەیە دەگەڕێن بۆیە لەو باوەڕێدام کە ئێمە لە کۆتاییدا ئەگەینە سیغەیەکی ڕێککەوتوو لەسەری ئیتر نازانین حکوومەتی هەرێم حکوومەتی ناوەند پابند دەبن یا پابند نابن ئەمە شتێکی ترە ئەو کات دەبێ محکەمەی ئیتیحادی بێتە گۆڕێ ئەو کات دەبێ ڕێوشوێنی تر بێتە گۆڕێ. باش ئەگەر لە یاسای بوجەوە جێبەجێکرا کە ڕێکەوتنەکە پابندکەر بێ بواردوو لە ڕۆڵی دادگای ئیتیحادی چی دەبێت دەتوانێت یانە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم و کێشەی داهاتی هەرێم و داهاتی نەوت لە نێوان بەغداد یەکلا بکاتەوە؟ ئەو کات کێشە دروستە بێت لە نێوان هەرێم و بەغداد لەسەر ناردن نەناردن یەشی لەلایەنەکان یان هەرێمیان بەغداد ئەتوانێت داوایەک تۆمار بکات لە بەردەم محکەمەی ئیتیحادی محکەمەی ئیتیحادی شێشێک لە دەسەڵاتەکانی بریتیە لە یەکلاکردنەوەی کێشەکان لە نێوان ناوەند و هەرێم و پارێزگاکان بڕیاری کۆتایی دەدا و لە بڕیارەکەی ڕای دەگەیەنێت کە چی دەستوری و چی حەق و چی ڕەوایە و چیش ناڕەوایە ئەو کات ئەو بڕیارەش دەبێتە سبەتێکی ئیلزامکەری زیاتری هەیە و لە هەموو بڕیارێک بەهێزتر بڕیاری محکەمەی ئیتیحادی ئەگەر لایەنی بەرامبەر هەر بەردەوام بوو لەسەر سەرپێچەکانی هەر پابەندی خۆی پیشان نەدا ئەوە دەستی حکوومەت واڵا دەبێت لە گرتنەبەری هەر شوێنێکی تری دەستوری قانونی ئیداری لە بەرامبەر دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتدا تاکید دەکەینەوە نابێت زەڕ و زیانی بگاتە فەرمانبەران موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوەی ئێمە لەلای ئێمە گرنگە. زۆر باشە بەڕێز پێشتر باس لەوە کرد کە لە ساڵی ڕابردوو ئیتیفاق کراوە لە سەرنەوت بەڵام لە یاسای بودجە پابندکردنەبووە بۆ هەردوو لە بەڕێز ینی پێ وایە تەنها ئەو پابند نەبوونە تەناوەیە کە خەڵکی کوردستان زیانی کردوەگەرنا
حیزب دەسەڵاتدارەکانی هەرێم و بەرپرسەکانیان قازان زیان کردووەوەی کە ئێستا بودجە لە بەغداوەنێت؟ من پێم وایە بەرژەوەندێکی تایبەتی لەوەی هەیە کە شێشە لەگە بەغدا چارەسەر ناکرێت. کۆمەڵێک کۆمپانیا مستەفیدە، کۆمەڵێک بنەماڵە مستەفیدە، کۆمەڵێک حزب مستەفیدە، میلەت زەرەر دەکات زەرەر ناکات زۆر جویان لێ نییە. گرنگ ئەوەیە لایەنە تایبەتیەکانن ئەو کەرتە تایبەتی ئەوان بەردەوام لە نەشرومادا لە قازانزدا ڕۆژانە بە مەلاین دۆلار دێتە سەر ڕسیدیان. من هیچ گومانم لەوە نییە کە لە درێژەی کێشەی نێوان هەرێم و بەغداد کۆمەڵێک بازرگان مستەفیدن. بەڵێ ئەمە ڕاستیەکە دەمێ ڕای بگەێنم. بەڵێ سوپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەڕێنەوە هەولێر لای کاک دکتۆر محەممەد لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی. کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە. Q4 14,000 دینار، Q5 17,000 دینار. پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان. کاک دکتۆر محەممەد ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان پێشتر باستان لەوە کرد ینی مافیا دروست بووە لە هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتدارانی ئێستا مافیان بە بۆ چوونی بەڕێزت؟ والله دەنگەکە زۆر ئەوە ناوازیحە نازانم ئەگە بەڕێزت پێشتر باست لەوە کرد کە بەشێک ئەوەی کە قەیرانی دارایی و کێشەی موچە دروست بووە پەیوەندی بەوەیە کە مافیا لە هەرێمی کوردستان دروست بووە؟ وەڵا دیسان لەوەکە تێنەگەیشتم ڕاستی زۆر دەنگەکە زۆر ناوازیحە. بەڵێ ئەگەر پرسیارەکەم دووبارە کۆمەبەرزت پێشتر باست لەوە کرد کە بەشێک لە قەیرانی دارایی و کێشەی موچە پەیوەندی بەوەیە کە مافیا لە کوردستان دروست بووە؟ بەڵێ خەڵکی ئێمە بێچارەیە، خەڵکی ئێمە نەدارە، خەڵکی ئێمە بێدەسەڵات کراوە. هیوادارم پەرلەمانتارانی کورد لە بەغدا بەو شێوە دەنگ بدەن کە بە بەرجەوەندی گەلی کووردە کە سەتا حەفتەی بودجێ عێراق بۆ کوردستان بێت و داهاتی کوردستان بگەڕێتەوە بۆ سێنتەر. لەبەرەوەی ئەوە تەنها تاکە چارەیە. ئێمە دەسەڵاتێکمان هەیە تاکو ئێستا کەس نازانێ ئایا چەند نەفتە فرۆشتێ، چەند داهاتەکەیەتی، بۆ شوێن ڕاو داهاتە، چۆنە گوزەرێ، بێ لەوەی شتێکی تر هەیە ئایا بۆ چۆن دەبێت نەفتی هەرێمی کوردستان هەتا 15 دۆلار بەلای کەمی لە نەفتی بازاری جیهانی بفرۆشتێ. ئەو پارە چێ واچێ بۆ وایە؟ ئەوانە هەمووی سوالە. ئەوە دوو زەرری هەیە، یەک زەرێک لە هەرێمی کوردستانەدا، دوام زەرێک لە بودجێ عێراقەدا ئەگەر بگەڕێتەوە بودجێ عێراق. بۆیە من
ئەوەندە ڕاستیەکە دەبێ ئێمە بە خەڵکی خۆمان بڵین ئێمە ئابینە دەوڵەتێکی سربەخۆ ئەگەدابینە دەوڵەتی سربەخۆ بەو شێوە نابینە دەوڵەتی سربەخۆ سربەخۆ پێویستی ببینە بە نەتەوە سازی هەیە بە دەوڵەت سازی هەیە ئەوانە هەم پێویستە موسساتیان هەبێت دەستگای هەبێ ئەو دەستگایانە دەبێت دەستگایەکی بەهێز بن دوایی دەبێ ئێمە دەبێ یاسا سەروەر بێت دوایی دەبێ مافی ملکیات پارێزراو بێ ئەوانە ئەبێتە هۆی ئەوەی کە بتوانین ئێمە زەبتی گەندەڵی بکەین بتوانین زەبتی ئەوە بکەین کە هاوڵاتی کوردستان سوودمەند بێ ئەگە دەوڵەتێک هەبێ بەڵام بەو شێوەی ئێستا هەیە بەو بەرەلاییە تەنها چەند کەسێک سوودمەندە ئایا ئەو سوودمەندیە بەرەو کوێمانە بە ئایا بەرەو کوێرەوەریمانە بەیاننا ئێمە ئایا دەوێت بگەڕێنەوە 500 ساڵ ئەو دەوڵەتانەی پێیادا ڕۆیشتونە وەکو بەریتانیا کە دەوڵەتێکی مەسئولیان دانا لە قەرنی حەفدەم ئێمە بگەڕێنێ ئەو دەمولەیەوە دەست پێ بکەین تاکو 300 ساڵی دیکە 400 ساڵی دیکە ئەوە ڕاست نییە موسسات دروست بووە لە جیهان ئەو موسساتانە دەتواندرێت ئیسفادەیان لێ بکرێت معنای نییە ئەوەی ئێمە بچینەوە بە هەمان ڕێڕەوا بڕۆینەوە ئەوانەی باسیەکرێ بەو شێوەی ئەوان حکوومەتی هەرێم باسیەکە دەڵێ لێگەڕی ئێمە گەندەلی بکەین لێگەڕی ئێمە چی ئەیکەین بابیکەین لەبەر ئەوەی دەوڵەتان بۆ دروستەکەین دەوڵات ئەدی هاوڵاتی ئەدی کەسایەتی هاوڵاتی من کەسایەتی هاوڵاتیەکەم دەبێت کەسایەتێکی ئازاد بێ دەبێ مافی هەبێت دەبێت بتوانێت قسە بکات دەبێت بتوانێت ئەوە برێت کا بڵێ من بەشم هەیە لەو دەوڵەتە من پێویستە ئەو دەوڵەتی ئێمە بەرەو پێش بچێ ئەو دەوڵەتی ئێمە دەبێ لە داهاتووە منزورێکی وای هەبێت کە ئێمە خەڵکی ئێمە ئەتوانێت خۆشگوزەران بێ ئەوانە لە ذهنیەتی دەوڵەتداری و دەوڵەتسازی کەسانی سەرانی دەسەڵاتی هەرێمی کوردستان من ئەوانەی چی نابینم لەبەر ئەوەی نایبینم بۆیە من پێم باشە کە ئێمە بگەڕێنەوە سەر ئەوەی دەبێ ئەو داهاتەی کوردستان ئەو دەفتەی کوردستان بدرێتەوە دەست سۆمۆ بەڵێ کاک دکتۆر ئێمە ئەتوانێت خەڵکی ئێمە قوتار بکە لەو نەهامەتیە لەو نەداریە لەو بێچارەیەی کە ئێستا تووشی هاتووە ئێمە ئەوەیە بڕانە یەک شت هەیە لێرە ئێمە نابێت لەسەر ئەساسی ئەوەی بکەن لە تەمەنی بژین دەسەڵاتدارێک کە بەخۆی هەموو گەندەلیەکانەکە ئێستا حالیان ئێستاە بڕۆ گەندەلی لە عەردەکەن لە مولکی ئەواکەن لە نەفتەکەن لە هەموو شتێکەکەن بەڵام هاوڵاتی بێ بەشدارە ئێمە دەمانەوێت هاوڵاتی ئێمە کەسێک بێ زەلیل نەبێ کەسێک بێ ساحب شخصیت بێ کەسێک بێت بەوا کۆنتترۆل نەکرێت کە قوتی لە دەستی چەند کەسێکا بێ دەبێت نیزامێک هەبێ ڕێکخستنی ئەو شتانە بکات لەبەر ئەوەی هەتا کەسانی ئێمە و هاوڵاتیانی ئێمە ساحبی قراری خۆیان بن ئەگە هاوڵاتی ساحبی قراری خۆی نەبێ من دەوڵەتێکم بۆ چییە؟ بەڵێ کاک دکتۆر من پێویستم بە دەوڵەتێکە کە ئینسانی ئێمە ئیعتیزاز بە خۆی بکە ئیعتیزاز بە وجودی خۆی بکە ئیعتیزاز بە کەرامەتی خۆی بکە بەڵام زەلیلی بکەی بۆ پاروەنانێک ئەوە ڕاست نییە بەڵێ کاک دکتۆر ینی ئێستا بەڕێزت دەڵیت بە ینی ڕادوایە کارێم نەوتەکەی تەسلیمی بەغداد کاتەوە ینی ئێستا دەسەڵاتدارانی بەغداد لە مەسلەی داهاتوونەوت دەستەکەیان پاکترە لە دەسەڵاتدارانی هەرێم؟ من ئەوەی بزانم دەسەڵاتدارانی بەغدا ئەو دەمیش مالیکی وەختی خۆی ئێمەی بان کرد لە ساڵی 2004دا وەزیری نەفت لەوێ بوو حسێن شارستانی برێن جێگری سەرۆک وەزیران بوو بۆ مەسەلەی وزە ئەو چەند کەسێکی خەبیری لێبوو بە وازحی بۆ ئێمەیان پیشاندا کە چەند نەفتە ڕوابەتان کرد چەند داهاتی کوردستانە لە نەتیجەکەش پێیان وتیان کاکە ئێمە ناتوانین نەفتی بەسرا بدەینە هەرێمی کوردستان تەنها بۆ ڕازیکردن دەبێ هەرێمی کوردستان بە ئیلتیزاماتی خۆی هەڵبستێت تاکو ئێمە بتوانین تەعاملی لەگەڵ بکەین ئەوە مالیکی بوو ئەو قسەی کرد
من یەکەم کەس بۆ قسەم کرد وتم دەبێ خەڵکی هەرێمی کوردستان نەکرێتە زەحیە لە بینی ئەو سیراعە سیاسی لە بینی ئێوەیە هەیە لە سنتەر و لە هەرێمە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی هی ئەوەی نییە شایستەی ئەوە نییە بکرێتە برسی بکرێت بۆیە نابێ عقاب بدرێت بەڵام وەڵامەکەی ئەوە بوو وتی ئێوە بڕۆن دەسەڵاتی هەرێمی کوردستان ئیقناع بکەن کە ئەو داهاتەی نەفتەیە بهێنێتەوە سنتەر ئەو داهاتانەی لە گومرگەکان هەیە بیگەڕێنەوە سنتەر ئێمە ئامادەینە هەر بستین بە ئیلتیزاماتی خۆمان بەڵام ئایا کەس هەیە هەرێمی کوردستان پابند بکە بۆ ئیلتیزاماتانە من بە قەناعەتی من ئەسرە قسە لەگەر خەڵکی کوردستان ناکەن تۆ دێتێت سەرۆک وەزیران چوە پەرلەمانی کوردستانەوە ئەرێ حەقتان نییە ئێوە بەو شێوە قسە بکەن لەگە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی لێژدەکە سەرۆکی برێ فراکسیۆنەکان کۆبەوە دەڵێ ئێوە حەقتان نییە بەو شێوە قسە بکەن ئەی یعنی چی؟ بەڵێ ئێمە پەرلەمانێکمان هەیە پەرلەمان دوو کاری ئەساسی هەیە یەک یاسادانانە دووەم ڕقابەکردن و محاسبەکردنە تۆ کە سەرۆک وەزیرانەکەت پێت بڵێ داڵێت و محاسبەی من بکەی حەقت نییە محاسبەی من بکەی یعنی ئەوەیە من بە کەیفی خۆم شت دەکەم ئێوە دەبێ پابندی من دەبێ ڕاڕە من یەک شتی بکایە ئەو پەرلەمانەی ئێمە 2 ساڵ قسەی نەکرد بەڵێ کاک دکتۆر 2 ساڵ قسەی نەکرد بەڵێ زۆر باشە بەڵام زۆر بە کورتی هەندێک مشکلە کەوتە بینی لایەنێک و لایەنەکەی دیکە ئەو دەم قسەی کرد دەبا ئەو پەرلەمانە قانونی سەرۆکایەتی هەرێمی لە یەکەم ڕۆژە بگەڕانداوە بەڵێ کاک دکتۆر دەستوری لە یەکەم ڕۆژە بخستاوە بەرباس ئەوانە مەسەلەی ئەساسی بوون بۆ ئیلا لە وەقتی زایع من بسم ئەو شتانە دەست دێ بدەم بەڵێ زۆر باش کاکتۆ زۆر بە کورتی ئەگەر وەڵامی و پرسیارەشم دەیتەوە دواتر دەگەڕێنەوە بەزەگەر بە کورتی سەبارەت بۆی کە بەرەز وت پێویستە ئێمە نەوتەکە و داهاتەکە ڕاستی بەغداد بکەین ئێستا کامیان ئەمینترن بەرپرسانی هەرێمیان بەغداد بۆ مەسەلەی موچەی خەڵک من بە قەناعەتی من ئەوەیە ئەگەر دەتەوێ عیلازی بوزەی هەرێم بکەی عیلازی موچە بکەی دەبێ ئەو نەفتە بگەڕێتەوە دەستی سنتەر لەبەر ئەوەی لە دەستی هەرێمە شەفاف نییە لەبەر ئەوەی گەندەڵیەکی زۆر هەیە ئەو گەندەلیە گەندەڵ بەڕاستی گەندەڵ ناتوانێت خۆی چارەسەر بکات ئایا ئەو گەندەڵە ئەتوانێت نەفتەکە ڕادەستی هەرێم سنتەر بکاتەوە نا یەک شت هەیە من دەمەوێت بێڵە ئێمە ئەگەر دەمانەوێت ببینە دەوڵەتی سەربەخۆ معنای ئەوە نییە هاوڵاتی خۆمان برسیکەین ئێمە ئەتوانین ئیسیفادە لە ئەو بودجەی لە سنتەرەوە بۆمان دێت تا ئەو کاتێک کە ئەبینە دەوڵەتێکی سەربەخۆ ئیسیفادەی لێ بکەین کەینێک کە ئێمە بووینە دەوڵەتی سەربەخۆ ئەوە بۆ ڕیمان هەیە نەفتەکەی پیانێرین دەبێت شەفافیت هەبێت دەبێ ڕقابەت هەبێت دەبێ زەوابت هەبێت دەبێ مؤسساتی بەقوەتمان هەبێ ئێمە تا ئێستا مؤسساتمان نییە دەوڵەت لەو گۆڕق دروست ناکرێت دەوڵەت لە فەراغا دروست ناکرێت ئەوەی باسیەکەن دەڵێن لێگەڕێن ئێمە گەندەڵیەکەین بە ناوی نەتەوایەتیەوە ئێوەش دەبێ پابند بن ئەگەر نا بە خاینتان دانین من کابرایەکەم دەمەوێت بە خائینم دابرێن چونکە دیفاع لە قوتی خەڵکەکەم چونکە داوای ئەوەکەم دەبێ خەڵک برسی نەبێ چونکە دەمەوێت خەڵکی کوردستان زەلیل نەبێ خەڵکی کوردستان نەکەوێتە سەرجادە خەڵکی کوردستان هاوبەش بێ لەو داهاتەی هەیە خەڵکی کوردستان هەلی یەکسانی هەبێ ئێمە بەو شێوە ئەتوانین نەتەوە دروستکەین نەتەوە دروست ناکرێت بەوەی مەجموعەیەک هەبێت هەموو داهاتی کوردستان بخات وەڵام من دەوڵەتان بۆ دروستەکەم من دەوڵەتێکم دەوێت کە هاوڵاتی من ئیعتیزاز بەخۆی بکە بڵێ من باشم هەیە من کابرایەکی ساحب سەروەریمە ساحبی زەلیلی نیمە ئەوەی ئێمە ئەیکەین ئەوە زەلیلیکردنی خەڵکە بە ناوەی نەتەوەیەتیەوە کە ئەو دەوڵەتەش بەوە دروست ناکرێت کەسێک بە حیزبێک بە مەجموعەیەکەوە دروست دەکرێت کە بتوانێت
بتوانێت مواتن دروستکە هاوڵاتی دروستکە بەڵێ لە پێ بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر سوپاس دەکەم دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان کاک دکتۆر کاک دکتۆر سوپاس دەکەم کاک زان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە باز لەوە دەکرێت کە پەرلەمانتارانی کورد پێشنیازیان کردووە کە هەر پارێزگایەک داهاتی خۆی ڕاستی بەغداد بکات اینجا بەرپرسانی بەغداد موچە بنێرن هیچ پێشنیازێکی ئاوا کراوە ئەمە چارەسەرە بۆم دۆخە بەڵێ یەکێ لە هاوڕێکانمان پێشنیان شتە بابەتێک کرد ئەگەر هاتوو پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا هەر وەک خۆی مایەوە و حکوومەتی هەرێم نەیتوانین بگاتە ڕێکەوتن لەگەر حکوومەتی بەغدا ئەوە پارێزگاکان ڕاستەوخۆ بتوانن بگەنە ڕێککەوتن لەگەر حکوومەتی ناوەند بۆی بتوانن بودجەی بەشە بودجەی خوار وەربگرن ئەمە لە ڕاستیدا ئێمە هەرێمی کوردستانمان هەیە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک مؤسساتی قانونیمان هەیە کە دەستوری عراقیدانی پێداهێناوە ئەوەی پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێممان سەرۆکات هەرێم ئەوانە کۆمەڵێک مؤسساتن حکوومەتی ناوەند لە خلالی ئەمانەوە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات بەڵام لە هەندێک سێکتەر و لە هەندێک بواردا حکوومەتی ناوەندی ڕاستەوخۆ مامەڵە لەگەر محافەزەکان دەکات بۆ نمونە لە پەرەپێدانی پارێزگاکان چەندین ساڵە ڕاستەوخۆ لەگەر پارێزگا مامەڵە دەکات بەغدا لە مەسلەی داو دەرمانی تەندروستی ڕاستەوخۆ لەگەر پارێزگا مامەڵە دەکات لە مەسلەی کشتوکاڵی و پارێزوتیاران ڕاستەوخۆ مامەڵە لەگەر پارێزگاکان دەکات کەواتە دەکرێت بوارێک کەش بکەینەوە لە بواری پێدانی موچەی فەرمانبەران ڕاستەوخۆ مامەڵە لەگەر پارێزگاکان بکات ئێستا باقی ناوەندی عێراق بڕیاری داوە دوور نق لە هەولێر و لە سلێمانی بکاتەوە هەرا و باقی ناوەندی دەتوانین لە ڕێی نقی هەولێر و نقی سلێمانی کارتی زیرەک دروستکە بۆ هەموو هاوڵاتیان کە موچەخۆر و فەرمانبەرن بتوانن موچەی خۆیان وەگرن بە کارتی خۆیان بەبێ ئەوەی لە ڕێی وەزارەتی داراییەوە موچەکانیان لێ ببڕێ یا کەم بکرێت و یان بەدەستیان بگا ئەم کەواتە کۆمەڵێک میکانیزم هەیە حکوومەت بێدەسەڵات نییە حکوومەت دەتوانێت ڕێوشێنی وا بدۆزێتەوە کە ئەگە مەبەستی بێ ئەو مافە بۆ هاوڵاتیان بژێڕیتەوە بەڵام منیش گومانم هەیە کە حکوومەتی عراقی بیەوێت ئەم کێشەیە چارەسەر بێ و لە لێدوانەکانی ئەمڕۆی حەیدرابادی زیاتر ئەم نیگەرانیم هەست پێ کرد کە ئەوان هەردانەوێت ئۆباڵی ڕێکنەکەوتنەکە بخەنە ئەستۆی بەرپرسانی هەرێمی کوردستان و ئەمەش بکەنە عوزرێک و بیانوێت بۆی درێژە بە سیاسەتی بڕینی بوجە و موچەی خەڵکی هەرێمی کوردستان بدەن ئەم ئیرادەیەکی ڕاستەقینە نییە لەلایەن حکوومەتەوە بۆ چارەسەرکردنی ئەم مشکلەیە بەم شێوازانەیە کە ئێمە باسی دەکەین ئەوان پێیان خۆشە شەقامی کوردی تووڕە بێ و کێشەی بەردەوام لە نێو خۆی هەرێمی کوردستان نەبێ پارێزگاکان بەرەو قەناعەتێک بڕۆن کە بڵێن با بە هەرێممان ناوێ ئەو سیستەمەی هەرێم هەڵۆشێتەوە و وەکو هەموو پارێزگاکانی تر سەر بە ناوەند بین ئەمەش بێگومان پاشەکشەیەکی سیاسی زۆر مەترسیدارە بەنسبەت هەرێمی کوردستان کە کیانێک دروستکراوە ئەم پیانە لە دەست بچێت کەس ناتوانێت ئەم مخامەلێ بکات ئەم بڕیارەدا بەڵام ناچاریش هەمووی شێ دەکات خۆگەرات و هاوڵاتیان چەند مانگەیشی دیکە بەردەوام بن لەسەر ئەم وەزعەکە ئێستا تێدانە بە دووری هاوڵاتیان برژێنە شەش قامەکان و داوا بکەن کە جیا ببنەوە لە هەرێمی کوردستان بۆ پارێزگای دەتوانێت ئەم ڕاپرسێ بکە ئەمەش مەترسیەکی گەورەیە کە دەبێت بەرپرسانی هەرێمی کوردستان هەستی پێ بکات و بێنە سەرخەت و چی دیکەنە بۆ بەرژەوەندە تایبەتیەکانی خۆیان ئەو بەرژەوەندی گشتیانە بەرژەوەندی خەڵکی کوردستان نادیدە نەگرن بەڵێ ینی پێ دوای ئێستا بەرپرسانی هەرێم زۆر بە کورتی بادوا پرسیارم بێت ئەگە بەرپرسانی هەرێم لەگەڵ بەغداد ڕێک ناکەون پەیوەندی بە بەرژەوەندە شخصیەکانی خۆیان هەیە ئەوەی کە داهاتینەوت بۆ ئەوان بڕۆ بەرژەوەندی شخصیان تەیە هەر سعاتێک لە دواکەوتنی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا بریتیە لە قازانجێکی زۆر بۆ چەنجیرفانێکی تایبەت بۆیە بەردەوام تەماشا کە شەڕ دەبێت لە نێوان چەند لایەنەکە و شەڕان ئەژێت کۆمەڵێک بازرگانی شەڕ هەنە مستەفیدن کاتێک کە ڕێکەوتی سیاسی گرفتی تێدەکەوێت کە کۆمەڵێک بازاری ڕەش هەیە بازرگانی بازاری ڕەشەنە کە خۆیان و کۆمپانیەکانیان مستەفیدن نانەوێتم بکەوێتە سەرخەتی خۆی و ڕێکەوتی ڕسمی بکرێت بۆی ئیشەکارەکانی وان بەردەوام بێ ئەم شێوازێکە ئێستا هەرێمی کوردستان نەفتی پێدەفرۆشە شێوازێکی دەوڵەتی نییە شێوازێکی حکوومەتایەتی نییە شێوازێکی قاچاقچایەتیە زۆرێک لە زۆرەکانی قاچاقچایەتی کە دەکرێت بۆی نەوتە کەمان هەڕاز دەکرێت و هەرزان فرۆش دەکرێت و بەم شێوەیە مامەڵەی لەگەر دەکرێت بۆیە من پێم وایە بەڵێ بەرژەوەندە تایبەتیەکانن ڕێگرن لە ئەوەی کە کێشەکانی نێوان هەرێم و بەغداد چارەسەر بکرێت بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر
ئەگەر بێمە لای بەرز دوا پرسیار زۆر بە کورتی ئەگەر وەڵاممان دەیتەوە ئەنی ئێستا چارەسەر چیە بۆ ئەو دۆخە قەیراناوی کە هاوڵاتیان تیان کە ئێمە دەبین هاوڵاتیان تا دێ دۆخیان خراپتر دێ بەڵام ئیرادەیەکی جددی نیە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و قەیرانی دارایی. بەڵێ من پێم وابی ئێمە نابێ بە شک و گومانەوە سیاست بکەین دەبێت لە سیاسەتا ئێمە جورئەتمان هەبێ لەبەرەوەی ئەگە جورئەت نەبوو لە سیاسەتا مشکلێکی گەورەیە بۆ کەسێک کە دەسەڵاتی سیاسی لە دەست بێ. ئێمە دەبێت تۆپەکە بخەینە ساحەی ئەوە حکوومەتی سێنتەرەوە بەوەی ئێمە شەفاف بین بەوەی ئێمە بتوانین ئەوەی لەسەرمانە کە عقودی نەفتە و کە ئەو ئیتیفاقاتانەی ئەکرێ لە بینی سنتەر و لە بینی حکوومەتی هەرێمە ئیلتیزام پێ بکرێ ئەوەیە کە بەڕاستی نەفتەکە ڕادستی حکوومەتی سنتەر بکرێتەوە ئەو دەم ئێمە ئەتوانین لۆمەی حکوومەتی سنتەر بکەین ئەگەر هاتوو بودجەی هەرێمی کوردستانی نەدا. بەو شێوە ئێمە ئەتوانین تۆپەکە بخەوینەوەەوە بەڵام ئێمە ئەگەر بە شک و گومانەوە بکەین ئێمە دیفاع لەو دەسەڵاتاکەین کە ئازانی گەندەلیتی ئاکا کە ئازانی شەفافیەتی شەفافیت نییە ئاشتی هەورامی خۆی بەڕاستی ئەوە یەکەم ڕاستیە کە ئەیرێت مهەڕیزە سیاسیەکان بەڵام بە شێوەیەکی دیکە لێ چێدنەوە ئەوەیە دەڵێ ئەگەر باربیلی نەفت ببێتە $1 ملیۆن ئەو قەیرانانەی لە کوردستان هەیە چارەسەر ناکرێت ئەزانی بۆ لەبەر ئەوەی ئەو ئەزانێت دەسەڵاتەکەی لە هەرێمە گەندەڵە کە دەسەڵاتێکی گەندەڵت هەبوو داهاتەکەت ئەڕوا بۆیە ئەو داهاتە ناگەڕێتەوە بۆ ملت سەرف ناکرێت بۆ غەرەزێکی دیکە سەرفەکرێ ئەو غەرەز سەرفکردنەوەیە بەڵام ئێمە دەمانوێت دەبێ جورئەتمان هەوێ با پۆتۆپەکە بخەینە ساحەی حکوومەتی مرکزی بەوەی کە ئێمە شەفاف بین بەوەی ئەو کە ڕادستی هەناردەکردینەوە بدەین دەست حکوومەتی مرکزی یا ئەو ئیتیفاقاتانەی ئەکرێت هەرێم و لە بینی حکوومەتی مرکزیە ئیلتیزامی پێ بکرێت بزانین چۆنە بێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەدکانی ئەندامی پێش و پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو هەروە زۆر سپاس بۆ کاک زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیشان لە بەغدادەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی ترخواتان لەگەڵ.